شێوازی دروستکردنەکەی تەواو سروشتیە. ئێمە کە پاشمان سروشتیەکان بەکارەهێنینەوە چەند جارێک دۆستی ژینگەیە و خۆشی لە کاتی بەرهەمهێنانی بەرهەمەکەماندا هیچ زیانێکی بۆ ژینگە نییە. و لە پاشان هەڵەستین بە ساختکردنەوەی بەرهەمەکانمان لە ناوخۆی شاری هەڵەبجەی خۆشەویست و لەگەڵ دەرەوەی شاری هەڵەبجە هەوڵ ئەدەین جگە لە کوردستان بگات عێراق و دەرەوەی عێراقیش بەرهەمەکانمان، چکە بۆ کوالیتی سروشتیە کە تا ئێستا دروست نەکراوە شتێکی تازەیە، ئەمانەوێت هەموو شارەکان سوودمەند بن لیان و لە کۆتاییشە ئیشەڵڵا ئەبێتە براندێکی ناوخۆی تایبەت بە کوردستان. لە ئێستا زیاتر لە 5 جۆر بەرهەممان هەیە. بەرهەمی خۆڵی ئینجانە، بەرهەمی دەرمانی گەشەی درەختەکانمان، بەرهەمی دەرمانی گوڵ و بەرهەمی دەرمانی گیاوە یاخود چیمەنەکان سەوزایەکان و بەرهەمی ئەو کەسانی کە فەلاحن فەلاحە بەڕێزەکان کە هەڵەستن بە کاری کشت و کاڵی بۆ ئەوانیش دەرمانمان هەیە.